چاودێرانی سیاسی هەڵوێستەکەی 37 پەرلەمانتارەکە بۆ شکستپێهێنانی دانیشتنی ڕۆژی سێشەممەی پەرلەمان بە هەڵوێستێکی گەورە و گرنگ دەبین و داوا دەکەن پەرلەمانتاران لەم هەڵوێستەیان بەردەوام بن تا چی دیکە شکۆی پەرلەمان نەشکێندرێت و لە دەستەمۆی حکوومەت ڕزگاری بێت. هەڵوێستی ئەو سی و قسوور پەرلەمانتارە بە ڕێزەی کە دوێنێ کە بینیمان بەڕاستی جێی دەستخۆشین، بەڵام باوە بزانێت کە هیچ مزایدات نییە. شتێک نییە بڵێ وەڵاو مزایداتی سیاسیە یانەوە تا بۆ ناشرکردنی حزبێک ئێدە کاکەی حزب کاکەی پارتی کاکە یەکێتی وەرنیشی باش بکەن با خەڵک مزایدەتان بەسەردانەکاتن وەرن کاکە بژێوی خەڵکی لە دەستی ئێوەیە قوتی خەڵکی لە دەستی ئێوەیە قوتی خەڵکی دابین بکەن بۆی خەڵک قسە نەکاتن حوجەی ئۆپۆزیسیۆن مێڵن ئیشی چاک بکەن بۆی ئۆپۆزیسیۆن بێکار بێ بێ قسە بێتن ئەو کابینەیە ناشیرینترین کابینەی حکومەتی هەرێم بووە و شکست خواردووترین کابینەی حکومەتی هەرێم بووە و نەک نەیتوانی و هیچ بکە خەڵک بە گەمژەش دەزانێتن دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن شاشەی کەناڵەکان و دەڵێ چاکسازیم کردو ئاوام کردو ئاو هیچ شتێکی دیار نییە هەردوو کوردەواری خۆمان دەڵێ هزار قسە بە قوربانی یەک کردەوە عەمەل بن ئەو کردەوە عەمەلەشیان نییە و خەڵکیشیان دەسەڵاتدارانیشیان وەکو گورگ بەرداونە گیانی خەڵک سەرۆت و سامانی خەڵکیان هەموو قۆڕق کردووە سەرۆت و سامانی خەڵکی دەدزن. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستانیش باز لەوە دەکات ئەوەی ئەو 37 پەرلەمانتارە کردیان گەڕانەوەی شکۆی پەرلەمان بوو ئاماژەش بۆ دەکات تاکو ئێستا ئەم دەستەی سەرۆکایەتیە بێدەسەڵاتترین دەستەی سەرۆکایەتیە لە مێژووی پەرلەمان. دەستخۆشی لەو هەموو پەرلەمانتاران دەکەم کە دوێنێ لەناو هۆنی پەرلەمانیان هێشت کۆبوونەوەی پەرلەمان بە ئاسایی بەڕێوە بچێت لەبەر ئەوەی بەڕاستی ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشە هەنووکەین هەن کە پەیوەندیان هەیە بە ژیانی خەڵک پەیوەندیان هەیە بە مان و نەمانی خەڵک و موچەی خەڵک ئەو پەرلەمانتارین دوێنێ کە لە هۆڵی پەرلەمان کە خەڵک لە دەستگا ڕاگەیاندەکانی دەسەڵات بە پشێوی ناویدەوە من بە ڕاپەڕینێکی تازە ناوی دەبم و گۆڕانەوەی شکۆی پەرلەمان ناوی دەبم هیوادارم ئەو ئەندام پەرلەمانانەی کە دوێنێ توانیان شکۆی پەرلەمان بگەڕێنەوە لەدەست ئەو سەرۆکایەتیە پەرلەمانە بێدەسەڵاتە بەڕاستی ئەو سەرۆکایەتی پەرلەمانی ئیفلیس کردیە بۆیە دەستخۆشی لەو پەرلەمانتاران دەکەم کە دوێنێ توانیان زۆرێک لە زۆرەکان شکۆی پەرلەمان بگەڕێنەوە و هەروها متمانە بگەڕێنەوە خەڵک بۆ ئەوی خەڵک بزانی کۆمەڵە خەڵکانێکەنە لە پەرلەمان ئەوان کاتی خۆی دەنجام پێداون دەنگ و ڕەنجی ئەوانن لە پەرلەمان بەرامبەر بەو دەسەڵاتە نادادە بەو دەسەڵاتە گەندەڵە بەو دەسەڵاتە کە ئەوەی دژمنانی کورد نەیانتوانی لەگەر ملەتی کورد بکەن ئەو دەسەڵاتە لەگەر ملەتی کورد لە برسیکردن و لە بەهەدەردانی سەروەت و سامانی ملەت. لە ئێستادا بەرەیەکی هاوبەش لە نێوانی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و بەشێک لە پەرلەمانتارانی گۆڕان و یەکێتی دروست کراوە بۆ ڕزگارکردنی پەرلەمان لە کۆچ و بەندی حکوومەت و گەڕانەوەی بۆ بەرەی گەل. پارتی دیموکراتیش پاش کۆبوونەوەکەی ڕۆژی سێشەممە فشارەکانی لەسەر گۆڕان و یەکێتی چڕتر کردوتەوە تاکو شکست بەو بەرە 37 پەرلەمانتاریە بهێنرێت و پەرلەمانتارەکانیان لە بەرەی گەل بکێشنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.